والله هەیە پێستێک کە خوا پێی بەخشیوی ئازایەتی تۆی تێدا نییە پارەت پێ نەداوە زەرەدی لە کەس نەداوە بەوەش هەڵدەکاڵێ و حەسوودی دەبا دەچینە خزمەت بەسەرهاتێک کە لە زمانی پێغەمبەرا ڕوویداوە صلی الله عليه وسلم سەهلی کوڕی حونەیف کابرایەک بوو سەحابی پێغەمبەر بوو خۆی دەشت کانی و ئاوێک هەبوو لە مەدینە لە دەرەوەی مەدینە لێی لادا بوو وتی ئاوێک بە خۆما دەکەم و خۆم دەشۆم جلەکانی ژێرەوەی لە بەردابوو سەرەوەی ڕوود کردبەوانە و سەر و پشت و ملی ئەوانی دەشت پیاوی کەشە بوو هەر خەڵکی مەدینە بوو ناوی عامری کوڕی ڕەبیعە بوو ئەم پیاوە چاوی پیس بوو کە سەیری کرد پشتی دیارە وتی تا ئێستا بەو خوایە پێستی واسکی و جوانم نەدیوە لەم عەرەبستانەدا و لەناو ئەم خەڵکە ڕەشەدا ئەم پێستە سپێچی هەڵکەوتووە حەسێری کە پێستی پشتی دیار بوو ئەو پیاوە خۆی دەشت ئەو عامری کوڕی ڕەبیعە وای پێوت وتی وەڵڵاهی تا ئێستا پێستی واسکی و جوانم نەدیوە سەحابەکان دەفەرمون هەر ئەو دەقەیە کە ئەو قسەکەی کرد کابرا لە ناو ئاوەکەدا سەر و ملیشکا و بورایەوە هەر دەست بەجێ لێیدا بورایەوە و وەکو مەیتێک هەڵیان گرت و بردیانە ماڵەوە پێغەمبەری خوا ئاگادار کرد کە سەهلی کوڕی حونەیف وەزعی زۆر خراپە لەوە چێ بمرێ پێغەمبەری خوا فەرمووی بە چی وای لێهات کوڕە کوتیان خۆتان مەشهورە عامریە خوا لە کەس نەدا والله هەر ئەوەندە کوتی قەت لە ژیانمە پێستی وا جوانم نەدیوە کابرا یەکسە بورایەوە کەوت فەرمووی بڕۆ بانگی کەن کە بانگیان کرد لە حزوری خوا پێی فەرموو عەلا ما یەقتل ئەحەدوکم ئەخاه نەیفەرموو فڵان کەس تۆ چونکە پێغەمبەر ئەگە ئامۆژگاری دەکرد بە عام دەیگوت با فڵان کەس زۆر تەریق نەبێتەوە فەرمووی ئەرێ یەکێک لە ئێوە بۆچی بە ناحەق براکەی دەکوژێ یعنی چۆن بەتفەنگ کوشتنی ئینسان هەیە واللهی بە چاوی پیس و حەسوودیش ئاوا کوشتنی ئینسان هەیە بۆ براکەتان بە ناحەق دەکوژن إذا رأى أحدكم من أخيه ما يعجبه فليدعو له بالبركة براينا ئەگەر کەسێکتان شتێکی لە براکەی بینی ماڵەکەی باش بوو سارەکەی جوان بوو خانوەکەی خۆش بوو ناوماڵەکەی ڕەنگین بوو جەستەی ساغ بوو پێستی جوان بوو دەم و چاوی گەش بوو دەرەجەی بەرز بوو زیرەک و بەتوانا بوو ماڵ و منداڵی ساڵح بوو فەرمووی بڵێ یا ڕەبی خوا بەرەکەتت بۆ تێبخا بڵێ بارەک الله فیک ئەم دوعایە بکە ئەوەش ئێوە جەنابتان هەر یەکێک لە بەریکە هەر وەختێ شتێکی بەرامبەرەکەت پێ جوان بوو بڵێ یا ڕەبی خوا زیاترت پێ ببەخشێ بە کوردی خۆمان یا ڕەبی خوا بەرەکەت بخاتەوە ماڵ و سەرۆت و سامان و ماڵ و منداڵتەوە فەرمووی ئەگەر ئەم دوعایەت کرد ماشاءاللات کرد وتت یا ڕەبی خوا بەرەکەت داریکە ئەو چاوپیسی حکمی نامێنێت تۆ لەو بەڵایە ڕزگارت دەبێ و کەس بەهۆی تۆ تووشی زیان نابێ فەرمووی وەرە عامر ئەوە ئاوە دەست نوێش بگرە دەم و چاوت بشۆ دەستت هەتا ئانیشکت بشۆ قاچەکان بشۆ لە پشتێنیشت بەرەوژێ لە ناوکتەوە بەرەو خوات بڕۆ لە شوێنەکە ئاوی پێداکە و ئاوەکەم و بکەنە تەشتێکەوە فەرمووی سەهلیش بێنن داینێن ئاوەکەیان بەسەر سەردا کرد و لە قاچەوە هاتە خوارەوە سوبحان الله دەست بەجێ بەڵاکە بەریدا و هەستاوە بە قاچی خۆی ڕۆیشت و چاک بووەوە ئەوە عیلاجە ئەوە چارەسەرەکەیەتی